جێتان لەو میوزیک و گۆرانیە بوو ئەمە تایبەت بە وەرزشوانان دروست کراوە لە کوردستان کە حەزیان لێیە گوێ لە گۆرانی میوزیکی کوردی بگرن و وەرزش بکەن وەک ئەوەی چۆن کە وەرزشوانەکان دەبینین لە پارک و تراکەکان یاری دەکەن و مەشق و ڕاهێنان دەکەن هیچ فۆنەلۆژیوە کردووە یان ڕادەکەن بە گۆرانی و بە میوزیکی بیانی کە زۆر جار تێشی ناگەن بەڵام ماهیر ئەمینی هونەرمەند هەستاوە کلیپێکی دروست کردووە کە گۆرانی میوزیکی کوردیە بۆ وەرزشکردن بەکاردێ دەتوانن ئێوەش گوێی لێ بگرن و کۆپیڕایتشی لەسەر نییە بۆ ئێمەشی ناردووە 1964 بە دیاری کۆپیڕایتی نەکردووە بۆی هەم کەسە دەتوانین بەکاری بێنێت 47 میلۆدی جیاواز 47 گۆرانی لەگەڵ کلیپێکی جوان بە چەندی زاراوەی جیاواز گوتراوە کوردی بەگشتی بەڵام بە شێوەزارەکانی سۆرانی کرمانجی هەورامی هەروەها کەلهوڕی گۆرانەکان گوتراون میوزیکی باشی بۆ دروست کراوە بژار دیلان سەید ئەحمەد ڕوانزی هۆگر سەعید ئەوانە کە میوزیسیانی زۆر باشن بە شێوازێک دروستیان کردووە کە هەموو کەسێک چێژ لەوە بگرێ و لە هەمان کاتدا بتوانێت لە کاتی وەرزشکردندا گوێ لێ بگرێت لە زیاتی ئەوەی کە گوێ لە میوزیک و گۆرانی بیانی بگرن وردەکاری زیاتر لەبارەی ئەو کلیپە و ئەو میوزیکەی ماهیر ئەمین دەتوانێت 1964 ببینن هەروەها کلیپەکەش لەوێ بڵاو کراوەتەوە